ئەرێ ئەم کتابە چیە هێنایە بەردەست من؟ هەموو غەیبەتەکانت تۆمار کراوە، هەمووی گوێبیستنی غەیبەتت تۆمار کراوە. قەت قەت بیر مەکەرەوە قسە بە موسڵمانێک بکەی، قسە بە ئیماندارێک بکەی. واللهی ئەگەر دڵەکەت ئەوەنە بۆگەن بوو ناچارتی کرد زمانت قسە بکە، فریای خۆت کەوە، زمانت بگرە. بەڵام پێت ئەڵێم بڕۆ بۆ شاری مەککە، بڕۆ بەردەم کەعبە، کەعبە بڕخێنە، قاجاسترتە لەوەی مسڵمانێ بریندار بکەین. لەبەرەوەی برا بەڕێزەکانم، ئیماندار، ئینسانی ئیماندار لە کەعبە پیرۆزترە، لە کەعبە بە حورمەتترە. کەواتە براکانە با فریای خۆمان کەوین. قسەکردنت بە ئیماندارێ، چی جایەوەی برای دایک و باوکت بێ، چی جایەوەی دراوسێت بێ، ئامۆزات بێ، خاڵۆزات بێ، میمزایەکت بێ، هەرچیەک بێ با نەیشیناسی، قسە مەکە. ئەو قسەکردنەی تۆ کە دەرچوو وەکو تیرێک وایە لە کەوانێک کە ڕۆیی گەڕانەوەی نییە، تۆمار لە دەفتەری ئەعمالت تۆمارەکرێ بۆ لە ڕۆژی قیامەتدا بچی بەگشت دەفتەری ئەعمالتە مالی هذا الكتاب